بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە بەڕێز کەمال عەبدولحەمید عەبدوڕەحمان بۆ پۆستی وەزیری سامانە سروشتیەکان لە کابینەی نۆیەم دەنگی پێ بدرێ با دەست بەرز بکاتەوە. بەڕێزیان متمانەی وەرگرت. خوشکو برای خوشکو برای خوشویست بەڕێز ئەندامی پەرلەمانی کوردستان دەستی لەسەر قورئانە کاک سیپان. السلام عليكم ورحمة الله وبركاته. دەستی لەسەر قورئانە. من دكتور كمال عبد الحميد عبد الرحمن أتروشيما بخداي مزن شوين دخوم كبدلسو زيوا باريزكاري ليكيتي قلو خاكي كردستان عراق بكم وريز لياسا رچاوي كراوكان بقرم. بله زور سپاس. پیروز بێ. پیروز بێ. پیروز بێ. مبارەکە ئینشاڵڵا موفەقی. ئینشاڵڵا موفەق.